من ئێستا پێشتۆزێک کە لاندینم کرد لە هەولێر لە ناو مازیلان کۆفم کرد با بڵێن دەستم بە فرین کرد سعات 2:25 دقة ئێستاش سعات 3:33 دقەیە یعنی سعاتێک و 8 دقە بڕێوە بووم لە مازیلان بۆ کۆی بام لە هەولێر بۆ کۆیە ئەو ئامێرە پەڕەمانتۆری پێ دەڵێن حەسەب احتیمالی هەیە بتوانی هە سعاتێک هەتا سعاتێک و 20 دقە فرینی پێ بکەیت بە بەنزین و ڕوونی تایبەتی خۆی کەرستەی تایبەتی خۆمان هەیە وەڵا زۆرترین ماوە بە پەڕەمانتۆر لە هەولێر بۆ دۆک ڕۆشتمان 2 ساعات ونی بەڵام دابەزیون یعنی ما بڵین لە ڕێگا دابەزین بەنزینی ترمان تێکردو ئەنجا ڕۆیشتیوین یعنی دارێکت نەڕۆیشتوین وەڵاهی ماندوو دەبی تەوان ئەرە وەڵا لە ڕێگا چکە وەکو سوکانێکی تۆندت بەدەستا ڕاست و چەپ دەکەی جاروەیە تووشی تێرە بڵاز دەبی پەڕشتەکە گەمان دەکات دەبێت لێ دەرچی هەندێک شتی هەیە ینی تایبەت ناوی خۆی هەیە ئێمە شتەکانی دەزانین بێگومان ماندید دەکات ئەی چۆن تەوان ئێمە دەبێت کاتێکی وا دیاری بکەین کە ئەو کرۆس کانتریە با بڵێن ئیش ئەو پێی دەڵێن بە ئینگلیزی پێ دەڵێن کرۆس کانتری بە کوردەکەی پێداڵێن مەسافەت بڕین دەبێت کەش و هەوایەکی گونجاوی هەبێ ئەوەی ئێمە دەمانێت ئاوا بێت تا ئێستا لە کوردستان مەترسی باڵندە و شتی زۆری نەداوە الحەمدولله دەتوانیت لە کاتی فرین چێژە دیمێنەکانی ئەو شوێنانە ببینی کە دەڕۆی یا زیاتر خاڵ لای فرینە بێگومان وەڵاتی ئەوەندەی چێژ لە بینینی سروش دەکەی ئەوەندە ینی دوو ئەوەندە زیاتر چێژ لە فرینەکە دەکەی